لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشەنگبوون کە ئەلقەی سێزدەمە کە لە ئەلقەی ڕابردوو باسی ئەو بەهانەمان کرد کە باسی یەک لە بنسینە هەرە گرنگەکانمان کرد کە پێویستە بۆ بەرهێوێنانی کەسێکی پێشەنگ کە قیەمی ئیمانی بوو. لە قیەمی ئیمانیش باسی یەک بابەتمان کرد، بابەتی نییە. وتمان پێویستە کە ئەو کەسەی دەیەوێت بتە پێشەنگبوون دەبی نیەتی خۆی یەکلا بکاتەوە. ئایا کاتێک دەیەوێت بتە کەسێکی پێشەنگ یان کەسێکی بەناوبانگ بوون یان بتە کەسێکی ئەستێرە بۆ دەیەوێت بەناوبانگ بێ، بۆ دەیەوێت بتە ئەستێرەیەک، بۆ دەیەوێت ببێتە پێشەنگ، ئایا مەبەستی چییە؟ لێرە گوتمان پێویستە ئیبتیغا مەرضاتی الله بی. چونکە گوتمان ئەگەر بێت و مەبەستەکەی شتێکی تربی مەبەستەکەی دنیایی بی کەواتە دەبتە پێشەنگێکی خراپ. کە باسی پێشەنگێکی چاک دەکەین کە ئەو پێشەنگە بە پێشەنگێکی چاکدا نەدرێ کە ئەگەر بێت و نیەتەکەی مەبەستەکە و هەروەها ئیرادەکەی کە لە بۆ خوای پەروەردگار بی. کەواتە گوتمان کاری گەورە زۆر زارێ کاری گەورە و زۆر زارە کاری گەورە و چاکرایە، بەڵام نیەتەکە تێشی داوەکەتە کارێکی پوچەڵ لە لای خوای پەروەردگار. هەروەمان شێوە زۆر زارێ کاری بچووکیش دەکرێت، بەڵام لە لای خوای پەروەردگار بەقەدەر چێوی ئوحود کە حیسابی لەبۆ دەکرێت و خوای پەروەردگار میزانەکەی زۆر گەورە دەکەن. ئەوڕۆ باسی دووەم بابەت دەکەین لە قیەمە ئیمانیەکان کە ئەویش بریتە تەوەکل، کەەوە پێویستە کەسی پێشەنگ تەوەکل لەسەر خوای پەروەردگار بکە، کە ئەوەش قیەمێکی ئیمانیە، کەواتە نیەت کە نیەتی هەبوو ئینجا تەوەکولێکی تەواوی هەبی. مەبەستمان لە تەوەکل کە کاتێک باسی تەوەکل دەکەین کەواتە ڕازگۆیی بەندەیە، ڕازگۆیی بەندە لەسەر ئەوەی کە پشت بەستێ بە ذاتی خوای پەروەردگار في جلب المنافع أو دفع السوء، كالوي كأوجداني بسر دادي سينزا برجوندي بسر دابي أقربيتو زياني بسر دابي كأوكسا بهموشي وقتيا كاعتمادي صدق العبد في الاعتماد على الله تبارك وتعالى. رازقوبي لسر أوي ككاتي يقدر بجبه خواي بردقار دبستم. هروها والسعي لأخذ بالأسباب المشروعة، هروها لتوكلش دا لتعريف توكلش دا كإنساني عبد كاعتمادي كاملي لسر خواي پروردگار بي، اعتمادي چي رازقاني پشبسنية چي رازقاني بذاتي خواي پروردگار. هروها والسعي للأخذ بالأسباب المشروعة، هروها حولش بدا لبوتي لبو أو هوكاراني كخواي پروردگار ريقاي پيدايا كريقاي بي خواي پروردگار كأم دنيا دروس كرديا كأسبابي كسنني كوني لبو دايا بو سنني كونيانا كإنسان دتوانيتيا كمعاملەی دەکا خوای پەروەردگار دانێت چۆن ئەگەر بێت و کەسێک بەو شێوەی کرد ڕاستەخۆ نەتیجەکە بەو شێوەی دەبێت. بۆی کاتێک کە خوای پەروەردگار باسی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکات لەوێ باسی هەمان فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك فاعفوا عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر فإذا عزمت فتوكل على الله. سبحان الله باسی دوشتی کرد لێرە فعزمت يعني إذا نويت أقر بيتو إرادة لسر كارك أبو فتوكل على الله. ديار باسي نيدك فإذا عزمت باشا فتوكل على الله إن الله يحب المتوكلين. هرو أقر بيتو يستكارك بكي أقر ببيا كسيش بيشانك لباشا عزمت هبو إرادة هبو نيتك لبو ذاتي خواي پروردگار بو فتوكل على الله بش بخواي پروردگار بسطا كا بش بخواي اعتمادي كامل لسر شيء اعتمادي كامل لسر خواي پروردگار بي لسر خواي پروردگار بي. ئەگەر بێت و تەوەکل تەمەشا بکەین نزیکەی تقریبا 38000 لە قورئاندا هاتیە کە داوا لە مسلمانان دەکا کە تەوەکل لەسەر شێ بکەن لەسەر خوای پەروەردگار بکەین. هەروەها کاتێک فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە سبب في دخول الجنة کە کەسێک دەستە بەهەشت یەک لەو شتانەی چیە کە وعلى ربهم يتوكلون. أو كما لك سلاسيا دري پیغمبر صلى الله عليه وسلم يدخل الجنة من أمتي 70,000 بغير حساب كحفتها هزار كسيا بغير حساب راس خود دسنا بهشت
یەک لەوانە کە سیفەتێکیان تێدا وعلى ربهم يتوكلون کە نوشتە ناکەن هەروە تیێڕە ناکەن هەروەها کەوی ناکەن کە بە وعلى ربهم يتوكلون کە لەسەر چیە پشت بەخوای پەروەردگاریش چیە دەبەستن. بۆیە تەوەکل ئەگەر بێت و کەواتە تەوەکل چۆن دەتوانیت تەوەکل لەسەر خوای پەروەردگار بکەی ئەویش بە دوو شتێک دەکرێت. تەوەکلی تەواو لەسەر خوای پەروەردگار کاتێک ئینسان دەوێت تەوەکلی تەواوی لەسەر خوای پەروەردگار بی تەفویض الأمور كله لله تبارك وتعالى کە تەفویضی ئەمرەکان هەموو بداتە خوای پەروەردگار. مەبەستمان لەو تەفویضکردنە ئەوە نییە بێ لە ماڵەوە دانیشین، تەفویضکردنیەکی قەلبیە، چونکە مەبەست تەوەکل لەسەر ذاتی ئەڵڵا بریتیە کە عەمەلی قەلبە، تەوەکل بە قەلبە نەک بە عەمەل. ئەخذ بالئەسباب پێویستە بکرێت، هەروەها پێویستە تەوەکل کەواتە دووشت هەیە لە زۆر زاروی خەڵک بەو شێوەی تێدەگا ئەگەر بێت و کار بکەیت تەوەکل نییە، ئەگەر تەوەکل ئەگەر بێت و کەسێک تەوەکلی هەبێ دەبی کار نەکەن. نەخێر، تەوەکل عەمەلی چیان دەرێ؟ عەمەلی دڵە، عەمەلی جەوارح نییە. کەواتە تۆ عەمەلێک دەکەی پەیوەندی بە دڵە، بە هەمان کاتیشدا کە ئەسبابی مەشروعیش دەگرێ بەر. بۆیە گوتمانسیە هەروەها یەکەمیان کە تەفویض الأمر كله لله تبارك وتعالى، دومیشیان الرضا بمقتضى بعد حدوث کە دومیشیان کە ڕازی بی بۆی کە ڕوودەدا. یعنی یەکەمیان کە تەوەکلی تەفویض ئەمر لە بۆ خوای پەروەردگار بکەی، دومیشیان بەو شتەی کە ڕوودەدا کە خوای پەروەردگار پێیدا اللهم إني أسألك الرضا بعد القضاء. کەواتە لێرە تەوەکلی تەواو تێ. هەروە ئەگەر بێت و کە باسمان کرد کە تەوەکل دەستە ژێر کاری دڵ، کاری دڵە، کاری جەوارێژ پەیوەندی بە ئەندامەکانی لەش نییە کە کاتێک بڕێ وڵای کاکە ئەخذ بالئەسباب بکەی ئەتو تەوەکل نییە. نەخێر، هیچ پەیوەندی بەوەی وە نییە. تەوەکل کەسێک ئەگەر بێت و ئەخذ بالئەسبابیش بکە، بۆ نمونە کە خوای پەروەردگار باسی پێغەمبەر صلی الله عليه وسلم، پێغەمبەر صلی الله عليه وسلم باز دەکە دەرێ خوای پەروەردگار ڕزقی من لەژێر لەژێر ڕمەکانی منە. کەواتە لێرێ یعنی ڕزقی من لە ژێر نونیشی کە ڕمحەکانی منە، کەواتە لێرە ئەخذ بالئەسبابە. هەروە کاتێک باس سوورەتی کەهفیش دەخوێنی کە باسی دڵقڕنەی دەکەی کە شوێنی کە شوێنی هۆکارەکان کەوت کە خوای پەروەردگار باسی ئەسبابە، کەواتە ڕەبتی بینی سیکرایە، بینی سەبەب و هەروەها بینی نەتیجە. بەڵام مؤثری حەقیقی لە هەردووشیان کە ئەوکەی سەبەبی دانایە و هەروە ئەوکەی نەتیجەش بەهۆی ئەو سەبەبەی دروست کردیە کە بریتە چییە؟ بریتە کە ذاتی ئەڵڵایە کە خوای پەروەردگار کە ذاتی خۆی چییە؟ وما تشاءون إلا أن يشاء الله. هیچ شتێک ڕوونادا، هیچ شتێک نابێ ئیلا خوای پەروەردگار ئەمری لەسەر کردیە. کەواتە خوای پەروەردگار ئەسبابی دانایە، موسەبیباتی دانایە و هەروە نەتیجەشی ڕەبط کردیە بۆ ئەسبابانە و نەتیجەکەش چییە؟ ئەگەر خوای پەروەردگار مەیلی لێبی نەتیجەکەش چییە؟ ڕاستەخۆ ئەسبابەکانیش دەکەی نەتیجەکە تحقق نابێت. بەڵام بەبێ سەبەب نەتیجە ناتەدی ئەگەر بێت و بۆ دوای سەبەبەکان نەکەی نەتیجە ناتەدی، چونکە خوای پەروەردگار سەبەبی ئەسبابی کەونی دانایە کە ڕەبتی پێکەوە بەستیە وما تشاءون إلا أن يشاء الله. بۆیە تەوەکل نصف الدین. یەک لەوانەیە ابن القیم ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ باسی تەوەکل دەکا، دەرێت تەوەکل نیوەی ئاینە. دير ما بس توكل له هروا هذا الإنابة نصف الدين، والنصف الثاني الإنابة. هروا نيوي تركشيا الإنابة قرانا ولا بخواي بردقال كاتي تمشى كين كان ما بس يدير التوكل نصف الدين بمعنى استعانة. هروها الإنابة والإنابة نصف الدين أيضا العبادة. وكو خواي بردقال كاتي يقدر إياك نعبد وإياك نستعين كوات خواي بردقال سي توكل كوبكا كنيوي دين سيا نيوي دين بريتيا كبريتيا لبرسني خواي پروردگار عبادته هروها نيوي كيتريش سيام كبريتيا لبش بستن بتي بخواي پروردگار كواتي بيويستا او كسي كدي هوي ببيتا بيشانك اخذ بالاسباب دكا بلام زۆر دڵی بە ئەخذ بە ئەسبابەکان خۆش نەبێت. زۆر زاروەیە کەسەکە پلانی دادەنێ و هەروەها کۆشش دەکا و هەوڵ دەدا و بەڵام لە پاش ئەوەی پێویستە فەئیذا عەزەمتە فەتەوەکەل عەلە الله. کاتێ عەزمت کرد و هەوڵت دا و کارت لەبۆ کرد و دەست بە کارەکەی بکەی و ڕاستەوخۆ تەوەکولی تەواوی لەسەر خوای پەروەردگار بی کە لەو کارێتیە کە دەیکەی کە خوای پەروەردگار سەرکەوتوو بکە هەروەها خوای پەروەردگار ئامانجێکی باش بەدەست بینی. بۆیە بەبێ تەوەکل قەت هیچ کارێک مەکە ئیلا دەبی هیچ کارێک مەکە کە
کە بەبێت تەوەکل لەسەر خوای پەروەردگار. بۆیە زۆر جار کە کاتێک کە قورئان زەمی قارونی کردیا قال إنما أوتيته على علم، باسی ئەوەی دەکا ئەو شتە لەلایە منە، هیچ تەوەکلی لەسەر خوای پەروەردگار نەبووە، هیچ تەوەکلی لەسەر خوای بەچێ نازێ بەخۆی نازیە. بۆیە دەبێ ئینسان کە دەنێت تەوەکلی لەسەر خوای پەروەردگاری بەو پلانی خۆی نەنازی، بە کۆششی خۆی نەنازی، بەو شتان نەنازی کە هەیەی، بەڵکو بەوەی بنازی کە اعتیمادی لەسەر خوای پەروەردگار ئەو کارانی لە بۆ چی لێ دەکا، خوای پەروەردگار ئەو کارانەی لە بۆ ئاسان دەکات. لەوانەیە کە پرسیارێ بکەی هاوسەنجی لە نێوان تەوەکل و دەستگرتن بە هۆکارەوە. ڕاستی ئەو بابەتە زۆر گرینگە کە ئینسانی موسڵمان کە جیاوازی ئەو دوو تەوەکل و هەروە دەستگرتن بە هۆکارەکان هۆ دووچیان تەواوکەری یەکترن. کە سید قوطب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ سنة الله رتب النتائج على الأسباب، سنەتی خوای پەروەردگار وایە، یاسای خوای پەروەردگار وایە کە نەتیجەی بەسی تۆ بەس بە هۆکارەکان، ولكن المؤثر الحقيقي هو الله تبارك وتعالى. بەڵام کاریگەری حقیقی لەسەر ئەو ربط الأسباب المسببات وهروا بنتائج كشيء ربط حقيقي كبسيط ومؤثر حقيقي خواي پروردگارا. بۆیە دەبی مسلمان هاوسەنجێکی تەواو لە بینی چی بکە، لە بینی تەوەکل و هەروەها لە بینی الأخذ بالأسباب بکە. کاتێک کەسێک دەیهەوێ منداڵێکی هەبێ، ئایا منداڵ بەبێ ژنهێنان دەبێ؟ کەسەکە دەبی زەواج بکە. ئایا کەسێک دەیهەوێ پارەی هەبێ، ئایا بەبێ کڕین و فرۆشتنی کەسێک دەتوانێت پارەی هەبێ؟ کەواتە خوای پەروەردگار سەبەبی لە بۆ دانێ، سەبەبی لە بۆ دانێ. کاتێک کەسێک دەیهەوێ ئەگەر بێت و نوێژ بکە، پێویستە بچی دەست نوێژ بشوە، لە پاشەوەی بچی خواردنی بخواوە، لە پاشەوەی کەواتە پێویستە ئەسبابەکان کە ئینجا نەتیجەکە دەیە کە بریتە لە چی؟ بریتە لە نوێژەکە. بۆیە ئەسباب باسماکردن نەتیجە بەبێ سەبەبە بەبێ سەبەب نابێ، بەڵام گوتمان مؤثری حقیقی کە چییە؟ کە خوای پەروەردگارە، کە خوای بینە الأسباب بيد الله تبارك وتعالى فهو واحد القادر على جعل السبب ذا فائدة ونفع. کە خوای پەروەردگار ئەو سەبەبە دەکاتە هۆی ئەوەی ئایا نەفعی هەبی لە بۆ ئینسانەکە یان نەفعی نەبی. زۆر جارە ئینسانێکەیە هەوڵ دەدا بەڵام نەتیجە نابی. خوای پەروەردگار پێی دەرێ عسى أن تكرهوا شيئا وهو خير لكم وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم. ڕاستە خۆ بەبیر دێن تۆ دەسێ ئەو قاعیدەی فێر دەکە ئەو شتت لە بۆ هەوڵدا بەڵام خوای گەورە لە بۆی نەهێنای، هەر چەندە هۆکارەکانیشت هەموو گرتە بەر، لەوانەیە خێرێکی حکمەتێکی گەورەی خوای پەروەردگاری چییە؟ خوای پەروەردگاری تێدا بێت. بۆیە ئەو شتانەی دەبنە هۆی لاوازی تەوەکل کە بەڕاستی گوتمان پێویستە کەسی پێشەنگی موسڵمان پێویستە تەوەکلی تەواوی لەسەر خوای پەروەردگار بێت. زۆر جارێک کەسێک دەوڵەمەند دەبی، دەوڵەمەند تەوەکلی لەسەر خوای پەروەردگار نابی، چونکە هەر کاسبی دەکا و هەر قازانج دەکا، هەر کاسبی دەکا و هەر قازانج دەکا. ڕاستەخۆ لێرکان دەری واللهی دیارەم زۆر زیرەکەم، وەکو قارون دەرێسێ إنما أوتيته على علم أولم يعلم أن الله قد أهلك من قبله من القرون من هو أشد منه قوة. خوای پەروەردگار ڕاستەخۆی فێری دەکا. کاتی قارون و قسەی کردیە خوای پەروەردگار دەڵێت زۆر کەسی لەوی بەهێزتریش بە خوای پەروەردگار لە ناوی بردیە. بۆیە دەوڵەمەندی دەبتە هۆی ئەوەی کەسێک تەوەکلی زەعیفی. بۆیە کاتێک دەوڵەمەندی دەبێت تەوەکلت بە خوای پەروەردگار زیاتر بی، لەوانەیە بە چرکەیەک بە سانیەک خوای پەروەردگار ئەو سەرۆت و سامانەت هەموو لێ بستیتەوە، لێ بستەوە. بۆیە پێویستە تەوەکل لەسەر خوای پەروەردگار هەبێت. هەروەها کەسێک بێت و زانستی هەبی، ئەگەر بێت و زانستی هەبی دەبتە هۆی ئەوەی زۆر جار ئەو کەسی زانستی تەوەکلی لەسەر خوای پەروەردگار هێدی چی لێ دەکە؟ هێدی زەعیف دەکەی. بەڵکو پێویستە ئەو تەوەکلە تەنها بە مجرد علمێکی کەمی دنیای نابی، واللهی تەوەکل لەسەر خوای پەروەردگار نەبینی. یان هێزت هەیە، وەکو دەبینی کاتێک سولەیمان دەیهەوێ کە بستە سەر سەبە، پاشەوەی ئاگاداریان دەکاتەوە ئەوان چ دەرێ؟ قالوا نحن أولو قوة وأولو بأس شديد. ئێمە صاحبی قووەت و هەروەها چەکێکی زۆرمان هەیە، بەڵام ئافرەتەکە ئافرەتێکی عاقڵ بوو، بەجێی نەکردن. ڕاستەخۆ بە شێوەیەکی دیبیری کردەوە، هەروەها خۆی تەسلیمی سولەیمانی کرد. هەندێک کەسێ بەهۆی ئەو هێزەی هەیەتی کەواتە دەبتە هۆی ئەوەی کە تو تەوەکلەکەی لە لای چێت، تەوەکلەکەی لە لای زەعیفی. بۆیە کەسی پێشەنگ زۆر جاروەیە کە دەبتە پێشەنگ، لە پاشەوەی خەڵک دەیناسی و خەڵک دەورەی لێ دەدا و ئیدی دەورەی قەرەباڕق دەبی و ئیدی مەجلیسی خۆش دەبی و هەموو کەسە کار دەستی لەسەر شای لۆ دادەنێت. زۆر جاروەیە ئەو کەسە دەبتە هۆی ئەوەی کە تەوەکلی بەرامبەر خوای پەروەردگار لاوازبی. بۆیە پێشەنگی موسڵمان دەبی یەک لە قیەمە ئیمانیەکان کە ڕۆژانە گرنگی پێ بداتەوە کە لە نوێژەکە دەر ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین و بیری بێ کە ئەو مەقامی خوای پەروەردگار دایتە بە تۆ کە لەلایەن خوای پەروەردگارە بەهێز و بازوو زانستی خۆت نییە، هەروەها بە پارە و سەربەت و سامانی خۆت نییە. خوای پەروەردگار ئەو مەقامی دایە، بۆیە پێویستە لەسەر بەدابی. بۆیە بیری دەچێت
کە ئەمانە هەمووی بەخششی خوای پەروەردگارن. کاتی کەسێکە هۆبێ دەکات و بیدەسی کە ئەوانە بەخششی خوای پەروەردگارن وایە سەرچاوای هەموو نیعمەتەکان کە دەگەڕێتەوە لای خوای پەروەردگار هو الذي خلق لكم ما في الأرض جميعا کە خوای پەروەردگار ئەو هەموو شتەی کە لەو کۆنەدا هەیە لەو زەویەدا هەیە بۆ ئینسانەکانی دروست کردووە بۆ ئەوەی چییە بۆ ئەوەی بەکاری بێنین بۆ بەرژەوەندی خۆی. آخر وەکو دیارە کە خوای پەروەردگار دەڵێ وما تشاءون إلا أن يشاء الله خوای پەروەردگار شتێک ناتوانانی ئینسان شتێک بکە ئیلا ئەگەری بێت و خوای پەروەردگار مەیلی نەبی بۆیە پێویستە ئینسانەکان چییە ومن يتوكل على الله فهو حسبه هەر کەسێک ئەگە بێت و تەوەکلێک بکات تەوەکلێکی حەقیقی کە گوتمان لە دڵە ئەوە خوای پەروەردگار الله کە کافیە و کە سەرخەریتی و بە هیچ شێوەیەک بەڕاستی ئەو کەسە ئەگەر بێت ناڕوخێ و هەروەها دەرونێکی بەهێزی دەبی و هەروەها نیەتەکەشی نیەتێکی خوای دەبێت ئەو کەسە بە هیچ شێوەیەک تووشی لاوازی نابێت کاتێک دەوڵەمەند دەبی کاتێک زانستێکی زۆری دەبی کاتێک کۆمەڵە خەڵکێکی زۆر لە دەوروبەریدا بێ کاتێک پلانێکی تۆکمە هەیە ئەو بۆ پلانەی کە پلانێکی تۆکمەشی بەڵام بە پلانەکە هەر ناخرەتێ بری وڵای کاکە من تەوەکل لەسەر خوای پەروەردگار ناکەم ڕاستە خۆت تەوەکولی تەواوی لەسەر خوای پەروەردگارە کەواتە کەسی پێشەنگی موسڵمان پێویستە گرنگی بە قیەمە ئیمانیەکاندا کە یەکەمیان نیەت باسمان کرد کە دووەمیشیان کە گوتمان باسی نیەتمان کرد نیەتەکەی خۆی بەرداوام دووبارە بکاتەوە دووەمیشیان کە تەوەکل کە پشت ببەستێ بە خوای پەروەردگار. هیوادارم لە ئەڵقەکانی تر باسی سێ لە بها ئیمانیەکانتان بۆ دەکەم. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.